پیاوەکی زەری مۆلیل نییە بە شەرتی وەی ساعتێک فتەمیش نەکاتە بڵق دەدات هەر وەک چا دەکوڵێت. ئەمە دیمەنی تەنچی بنزینی یەکێک لە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانەیە کە بەهۆی خراپی کوالێتی بنزینەکەیەوە فیت پەمپەکەی سوتاوە و بنزینەکەشی وەک ئاوی گەرم دەکوڵێت. گرانی نرخی بنزین و خراپی کوالێتەکەی چەندان ئۆتۆمبیلی لەم ساڵدا سوتاند. هاوڵاتیەکیش بە نیگەرانیەوە دەڵێت بنزینم بە 850 دینار تێکردووە کەچی فیت پەمپی سیارەکەم سوتاوە بەو بڕەپارەی ئێستا بنزینی تێدەکەم پێشتر 20 لیتر بنزینم تێدەکرد بەڵام ئێستا تەنها 11 لیتر و نیو بنزین تێدەکەم. جگەلەوەش ئێستا 3 وەستەم هێناوە تاوەکو سیارەکەم بۆ چاک بکەن. سعری 850 دینار لەمە سعری زۆرە کو زۆر نیە 850 نەکەمە پێشتر 850 دینار تقریبا 20 لیتر تێدەکەم ئێستا 11 لیتر و نیو تێکردیە تێگەشتی تۆ کوالەتەکەی هەر تێم کردەوە ئاتر بۆ فتوەمیشتا هات تێم کردەوەتە ئەناو بەنزخانە فتوەمیشتا نەکەوە ئەناو بەنزخانەوەتە هین ئامادە پاردە هین ئامێرە 4-5 وەستاتەوە پێیان چاناوی هەری وەرە 4-5 وەستاوەتە ئەوە 1-2-3 وەستاتە پێیان چاناوی فیتمە من ڕاوەستایە و کابرا گوتنی بنزین بە 660 دەبی سڕاج بگری بە 850 ئەو چۆلە هەموو هەیە هیچ مشکلێکی نییە هەردوو لە بنزینەکەی خراپە فیتمەمەکەی دەبی زوو بگۆڕی بەشی دوو مانجی ناکە مەسیەکی زەی زار بگۆڕی ئەو بتڵەکەشی دەبی 6 مانجارێ بیگۆڕی زۆ هەوای دەکا ئەگریەگرێوانەیە بەو هاوینەیە چەند ئەگرکی تێسەیرە سەرفیشەی دەتاوێنەوە بەنزینەکە عادیە هەدی مەسفێک فیتمەمەکەی سار ناکاتەوە دۆمان مەزوود کات ئیشەکەمان بۆ ساهل کاتن بنزینەکەمان لۆ هەرزان کاتن بنزینەکان سعری بین دەخوارە بخوا لۆمە دەرنایی ئەو بابەتە تەنها تایبەت نییە بە شاری هەولێر. پارێزگاری هەولێریش دەڵێت گرانی بنزین تەنها ڕووی لە هەولێر نەکردووە ئەمە کێشەیەکی سەرتاسەریە. دەشتێت ئەو دابەشبوونەی کا دوو جۆر بنزینخانە هەیە دەبێت چارەسەر بکرێت. لابارەی دابەزاندنی نرخەکەشەوە دەڵێت دەبێت ڕێگەچارەیەک بۆ تەکسی و بارهەڵگرەکان بدۆزرێتەوە کەچی باز لە دابەزاندنی نرخی سەرتاسەری ناکات. تایبەت بە بنزینخانەکان ئەمە ئەو بابەتە تەنها تایبەت نییە بە شاری هەولێر و هەموو هەرێمی کوردستانە بەرزبوونەوەی نرخ و ئەو دابەشبوونێکە دوو جۆر بنزینخانە هەیە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە هەم وەکو پارێزگاوە هەم وەکو وەزارەتی سامانە سروشتەکانیش ئێمە پێمان وایە داوای ئێمە پارێزگاکان هەمووی وایە کە بە ڕەچاوکردنی دۆخی بە تایبەتی ئەو سیارانەی کە سیارەی کرێن و کە پێویست دەکاتن بەنەوەیەک شتێک معالەجەیەک لە بۆ ئەم ببیندرێتەوە ئێمە لەگەڵ ئەو دۆخەدانین کە بەو جۆرە نرخی بنزین بەرز بۆتەوە و داوای هاوڵاتیان داوایەکی ڕەوایە و بەبێ پلان و بەبێ داواکاریش نین لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان هەموو پارێزگاکان ئەو داوا و ئەو ئەوەیەمان هەیە کە تەنانەت ئێستا ئێمە دابینکردنی گرفتی بنزینی فەرمانگەکانی خۆشمان هەیە. بەهۆی خراپی کوالێتی بنزینەوە لە هەرێمی کوردستان چەندین ئۆتۆمبیل سوتاون جگەلەوەی کە سەدان ئۆتۆمبیل بەهۆی خراپی بنزینەکانیانەوە فیتپەمەکانیان سوتاوە. هاوڵاتیانیش کەوتونەتە گێژاوێکەوە کە نازانن داوای چاکردنی کوالێتی بنزینەکە بکەن یاخود هەرزانکردنی نرخەکەی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.